دەینوێنم دایکە. دەیبن و باشە؟ بۆ کۆکۆی ناوەستە؟ ئەوە بە باوکت بڵێ. باوکم ئەو شەوە نەهاتەوە. شەوی دواتری شەروە. باوکم دوای 2 هەفتەوە کوجاران گەڕایە ماڵەوە. ئەیشان! باوکم هاتەوە! بار باوکم هاتەوە باوکم! ئەیشان! ئەیشان! باوکە؟ وەرە کچێ پەپوولە بچکۆلە گیانەکەم ئادەی با سەیرەکت کەم کچێ خۆت بینیوە هەرچەندە گەورە دەبی ئەوەندە جوانتر دەبی ها دەی سەرکەوە با پیاسێکی خۆشت پێ بکەم ها ها ئەوە شەر چەندی گەورە دەبی دەستەوە سەر دایکی وەرە بزانم کچێ وەرە دەی وەرە وەرە ڕامەکە کچێ ئەو باوکت ناناسیەوە نەیناسیمەوە سەردار ڕەحیمە چۆنی باشم ئەزیەت نەبی ڕەحیمە گەر بتوانی خواردنێکی گەرمان بۆ ئامادەکەی بەنەعلەت بیشەیتان ئەوەندە بە پەلە هاتم نەمتوانی هیچ شتێکت بۆ بێنم نازانم چلۆ مێشکە پوچەم بکەم گوێمە دێ گرنگ ئەوەی هاتیەوە گیانی منی تۆ من و ئایشان دەچین پیاسێک دەکەین و دێنەوە ئەها لەبیر نەکەی تا دێنەوە خواردنمان بۆ ئامادەکەی من دایکم لە دواوە دەبینی ئەوە دوادیمەنێتی کە لە بیرمە کە ئێمە دەڕۆیشتین ئەویش لەگەڵ بەهار سیرمانی دەکرد ئیتر باوکم بەم خەمانە و دایکمی کوشت بەهۆی بێهیواکردن و خەمی بەردەوام و هەمیشە ناپاکیکردن لەگەڵی بەجێ نەهێنانی ئاواتەکانی هەڵخەڵەتان نشیرنەکانی بەردەوام لە هەژاری بە کورتی پێتان بڵێم ئەو باوکەم بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ ئەو دایکە بەستە زمانم بکە لە ناو خەم و فەرامۆشیدا بە ئاسانی دایکمی کوشت ئایشانگیان ئەوەی ئەو ملوانکەی چەند جوانەکو گردن ناسکۆ ڕەونەقا ئەوە چیتە تۆ ها ئەو سەسرەتایی تەواو کردوانیە دایکت هەر دەیوێت خۆزگە ئەو کچە جوان و ئاقلەی من لە یەکێک لە قوتابخانەکانی ئەستەمبول گیرابایە ئێمەش بەهات بەنە لای ئێوە ئێستا حەز دەکەی لەگەڵ بەهارەوەرن بۆ ئەستەمبول ئینجا ببنە دەستە خوشکار ها چی دەڵێی ئەرێشان چێتی ئەوەندە قسان دەکا شتێکم بە ئایشان دەوت بەڵکو بیانێ ماوەک لای من بن چۆن یعنی لای تۆ باش تێم دەگەی خۆت لە گێلیمەدا نامێ لە ماڵە بڕزێنەوە وەکو دایکیان ناخانم ئایشانی منجگە لە ماڵەداکی هیچ شوێنێکی تری نییە وانە ئایشانم شتێک هەیە دەیزانن کاتێ باوک دەستی بۆ کچەکەی درێژ دەکا کچەکەی تاوەکو دۆزەخی شڕەکەی ئەو دەگرێ سەیرم کە ئیتر نامەوێ بگری لەمە دوایتر هەموو شتێک باش دەبێ لایەک تۆ لایەک من ئەوە تا سەیری خۆمان کە ئیتر لەمە دوا دڵمان هەر شوێ بوێ ڕاست بۆی دەچین سواری ئۆتۆمبیل دەبین و یەکسەر لەوین ئیتر لەمە دوا غەم لە کەس ناخۆین تۆپانێ بۆ دنیای دەکەین هەتا ئەو چاوە جوانانی تۆ هەبی چاو سیرکە ئەو لێرە دەنووسم تۆ بەو چاوە جوانانی خۆت دەتوانی هەموو کەسێک فری بدەی نیوە شەوایە دنیا خامۆش
دێتە گوێم ئاهەنگی خۆش تو خۆشوانایە هەموو شەوێیە و لاینی وەشایە و کایەتی خەوێیە. سڵاو، من ناوم نیشانە. خێرەکەم پێ دەکەیت؟ لەگەڵ باوکم دەچم بۆ ئەزمیر. خوشکەکەم نەخۆشە، دەمانێت بیبین بە نەخۆشخانە، بەڵام چی بکەین؟ تا هیچ سیارەکەمان پەنچەر بوو. باوکیشم پیرە، نازانم چی بکەین. ئۆتۆتایەکەشم هێناوە. ئاغجیانە تۆ ئۆتایە قورسەت هێناوە؟ هەی ئەو باوکت نەمێنی کچەکەم، وا کەس ناتوانین لەو جەوەی بێتە دەرەوە. چەندت پارە دەیە بۆ تایە؟ 50,000. شەرمە بمری باشترە. ئەو مناڵە بچووکە بەزەی پێدا نایەتەوە. وەرە هێشتا پیاوی باش ماوە کچەکەم. ها ئەوە 20,000 دەمێ، ئەوەی تریش باوش نەبداتێ. سڵاو، من ناوم ئەیشەنە. باوکم لەم جیهانەدا شتێکیە بوو کە زۆر بەباشی جێبەجێ دەکرد. باوکم زۆر بە جوانی متمانەی خەڵکی بەکاردەهێنا بۆ بەرژەوندی خۆی. باوکم زۆر بە ئاسانی هەستی خەڵکی خامۆش دەکرد. باوکم وای لێ دەکردی بیر و هەست و عەقڵی خۆت بە شێوەیەک لەدەست بدەیت لەگەڵ گیانداری خۆت جودا نەکەیتەوە. دەیویست منیش وا لێ بکات، بۆیە دەستی بەسەری مندا دەهێنا. ببوورە خۆی ست بەسەر نهاتووە. من ئەحمەد. سڵاو. سڵاو، منیش بنەر. من بەچکەیەکی داماوی بێتاوانی سەر لە شاوی دەست باوکم بووم. خەڵکی متمانەیان پێدەکردم و بۆ خۆیان ڕایان دەکێشام. باوکشم لە چاڕوانی گەرمبوونی گیرفانی بوو. ڕۆژگار تێپەڕی و ئەویش بەرداوام چاوی لە پارە و ساعت و ئەنگوستی لەو دەستی خەڵک بوو. بە خەیاڵی خۆی هەمیشە دەیگوت ژیانێکی نوێ دەست پێ دەکەین. نا يا ناموس لنا بازار وشقام عند الشرايع وخذ بمشاري ورب صانم يا ناموس چێوە؟ باوکە وەرە گیانەک، تۆ باشی؟ وەرە دانیشە بڵێ گیانەکەم چت کرد؟ کارەکەت کرد؟ بڵێ کسێ؟ بەڵێ بابەجان. تۆ لە خۆمی ئەوە یەکسی بابی خۆی پەپوولە بچکۆلانەکەم. تۆ زێڕی زێر پێم بڵێ زانم گەورەترین درۆی ژیان چییە؟ خێزان. باش فێرم کردی. پێم بڵێ بزانم خێزان لە چی پێک دێ؟ خێزان دەبی کەسەکانی دووڕوو بن. ها بەڵێ وایە. بۆیە هەرگیز کەسایەتی ڕاستەقینەی خۆت بە کەس مەڵێ ئایشان، چونکە گەر بزانن تۆ چێی تۆیان خۆش ناوێ، گاڵتە بە تۆ دەکەن. خۆشەویستی درۆیە درۆ. پێ بڵێ بزانم دەتەوێت چ بکەی بۆ خۆشەویستی؟ بۆ خۆشەویستی درۆی تێدا دەکەم.
دوای دەگەڕێەوە؟ جارێ نازام دەچم بۆکوێ کە خۆم کۆ کردەوە دێم تۆش دەبم. خوشکە ئاگا لە خۆ بێ. من باشم. ئیشێن باوکم هەمیشە دەیوت خۆشەویستی بێهێزیە لەوانەشە ڕاست ببێ لەبەر ئەوە گەر بتەوێ لە سەرەتاوە ژیان دەست پێ بکەی دەبێ بەهێز بی کەواتە دەبێ خۆشەویستی ناومێشکت دەربێنی. Aşkın ise ecelidir. Gözler خير بإن شاء الله. Gözler کێیە؟ براكم كرة فريامك وقربانت بم شوني أيشان روبيا أنا سرزالة لدوامن تساوى كم فريامكو شي بودي سام كرة قرقنية سيا بلاي لقلت شيه دیسان کاتنی کردووە كرة سراهم سومال خرا هەری بۆ عاقڵ نابی تاکە واز دەکچی خەڵکی نایانی تعلیقیان لێ دەدەی سڵاوتان لێبێ سڵاو أيشان أو عليا أوش زنجيزة لمناليو هاوريا جن هربيك وش قبل أبوي عمر پێشتر باسی تۆ کردووە عمر هەمیشە زەم دەکات چونکە لەگەڕەکان بچووکترینن دەمی خۆش بێ دەمی تاڵ بێ عمری برادرت بینیوە خۆی کردوتە ڕسپی لە گەڕەکەمان تۆ دەزانی عمر 2 ساڵە من بچووکترە بەڵام هەموو خەڵک وا دەزانم من بچووکترم ئێ خەڵکی حەقیانە عمر لەبەر تۆیشی خۆشی پێ ناکرێ بەس بە کارە پیسەکانی تۆ ڕادەگا ئەها ئەو سەرۆکی شێتەکانی گەڕەکەمانە هەر کاتێک کە شێت بووی دەتوانی ببی ئەندام لەلای ئەو تا ئێستا دایکی نوشتەی بۆ دەکات دەست پێ مەکەوە کوڕەبانە دەمە بە شەخا چیە بەچ پێ دەکەنن تووڕە دەبم ها پێدەچی حەز لە تامەی بێ باکەمەشترت بۆ تێ بکەم نامەوێ قەڵەو بم نامەوێ دەستەکانت خۆشپورێ زۆر خۆش و بەتان بوو ئافێتتان بێ کە عومەر چووە سەربازی جاروبار وەرە لامان تا پورت مەلیحە خواردنی باش بۆ دروست بکە سپاست دەکەم واللهی نازانم ئەو ما بەبێ ئەو چۆن بەرگە بگرم هەر بە چاوترۆکانێک لەبەر خاتری تۆ تەواوی دەکەم خۆت بێ تاقت مەکە لە خاکێک لەک دایک دەبی دەبێ خزمەتی بکەی زوو دێتەوە خەمتان نەبێ دادەیەشن کوپەکەت بێنە دایکم دەوێ بەختت بگرێتەوە ئەوەی بیرە دەردەچی ها باشە دەلی گەرە دایکم میخوێنێتەوە تەنها وەسفی وە بکە کاکە دەڕاستی دایکە سەیدکە دووشتی وەکو باڵ لێرەیە یعنی وەکو باڵی پەپولە وایە تقریبا
لەولاتر چی هەیە؟ شتێکی درێژی ڕەشی وەکو قەڵەم وایە. یعنی وەکو سێبەری پیاوێک دەبێ؟ ئەرێ وەڵا ڕێک وایە. لە چاوەڕوانی هیچ کەسێکدانی کچم؟ دایکم ئەوەستی لەم ماوەیەیە. نەخێر لە چاوەڕانی کەس نیم. بۆ نمونە با بڵێن خزمەتتان هەبێ ماوەیەکی زۆر بێ هەواڵی نەبیست بێ. نەخێر. یەکێک لە ناو مێشکت بێ؟ نییە. من جگە لە پۆر و خوشکم کەسێکی ترم نییە. بەڵام لەمە دوایات بێ ئەیوانێ دایە؟ بە سلامەتی بڕۆی و بە سلامەتی بگەڕێەوە. سپاس دەکەم ئاگاداری خۆتان من. شێرانە ئەرکی خۆت جێبەجێ بکە. تەواو بابا خەمن نەبێ. دایە ئەوەندەم بەسە بە سەلامەتی بێەوە. چاو لە دایە باوێ باشە؟ ئەچێ چای لێم بێ وەخۆ منداڵم. کاک عەلی تۆش ئەگەر لەو پیاوە بێ؟ طەبعاً. کاتێ دەرنیم لە سنوور دەرنەچی تۆ سیرکە نەچی خۆت لێ بکەیتە ڕامبوو ها ئەجا خۆت دەیتە بەرگول لەو ماڵما وێران بکەیت. ئەو 20 ساڵە تازە قسەی باش بکە. کوڕە ئاگات لە خۆ بێ ها پێویستمان پێتە. کوڕەسوو بەچێ دەمێنی ها؟ ڕاکە. دەی ئەیشم با بزانم بەتەمای چیم بۆ بکەیت؟ چییە عومەر؟ نامەم بۆ بنووسە. دەینووسم وەکو شێر دەینووسم. نەوە گوام لێتە بێن کە من خەیاڵ دەکەم و ئەیشەنێکی ڕاستەقینە نییە لە ژیانمدا بەڵکو خەونە. چی بوو؟ دەترسم. لە چی دەترسی؟ بزانم بڵێ مەڕۆ ناڕۆم گاڵتە نەکەم شوێنت بۆ دەخۆم بڵێ مەڕۆ ناڕۆم. دەی بڕۆ با بەجێت نەهێڵێ. باشە گیانەکەم. مەڕۆ. چی بووە؟ چیتە پورێ؟ دەبڵێ پورێ بزانم چی بووە؟ لە عومەرەوەیە؟ هەمومان باشین. جار جارە سەردانی ماڵۆشتان دەکەم. سپاس بە ئەوانش زۆر تەلەفۆنم بۆ دەکەن. هەتا دوێنێ بۆ نانی ئێوارە داوەتیان کردم. مامەت هەندێک وێنەی ئێوەی پێ نیشاندام. بەڕاستی جوان بوون. هاوڕەکانیشت مرۆڤی باشن. ئەو جنگیزە زۆر عەجوولە. نازانم بەگاڵتەوە دەکایان نا. منیش باشم.
لە دوێ قوتابخانە دێم بۆ ئێرە هەروەک خۆیەتی کە جێت هێشت تەنها تۆی کەمە. لای ئێمە ئەوەندە ساردا هەر دەڵێ زەمن وەستاوە خەمی ئەومە دەبێ من ڕۆژێک بگەڕێمەوە و ئەیشانەکەی خۆم بدۆزمەوە. ئەی تۆ خۆ لەگەڵ ئەو ئەیشانەی دوێنێ دەمناسیت جیاواز نیت. ئەیشان گیان هاوڕەیەکت هاتووە وتم خەبەر دەمێ بەڵام ئەرێ ئەیشان تۆ لەکوێی؟ زۆر بە دوات داگەڕام. تەوا پورێ گیان ئێستا دێنە خوارەوە. من لە خوارەوەم. عومەروتی لە قسەی تۆ دەرنەچم. تۆ چی دوت؟ منیش وتم نا کاکە چونکە باش دەمێنە و باش دەم بە. من ها؟ تۆ هێشتا هەر ساوای منیش کەسێکی ساوام. ئەمە بە کەسێکی تر بڵێ من باوەڕ ناکەم چونکە من باز زانیومە کە تۆ چێ. من کێم؟ سیرکە ئەم دوو ڕێگایە جیاوازە ئەمەیان ڕووناکە ئەمەیان تاریکە. گەر من و تۆ بڕۆین بە یەکەوە من و تۆش هەموو جارە ڕێگا تاریکە دەگرینە بەر. بۆچی؟ بۆ ڕێگایەکەی تر هەڵنابژێرین؟ ئەویان ڕووناکتر نییە؟ نازانم ئەمە ڕێگامانە. نابێ بیگۆڕین؟ هیچ کات نایگۆڕین. بیرۆکەکەت گەیشت کاک جەنگیز تۆ ڕێگە تاریکەکەی خۆت بگرە و منش ڕێگەی ژووری نووسنم. هەر بێزار دەبی دەیبینی ڕێگای خۆت واز لێ دێنی و ڕێگای کەسێکی چەوت دەگریتە بەر. ئەگەر ئەو ڕۆژە هات دێمە لای تۆ. جەنگیز واز لە چەنە بازی بێنە دێ بڕۆ شەو شاد. ئابۆستا ئەمە هی خۆتە. نا با لای تۆ بمێنێ تۆ خۆت برتەوە. نابێ هی خۆتە. بەهار خوشکە؟ خوشکم گیانەکەم زۆر بیرم دەکردی. منی شەروە بەهار بەهار پولە بچکۆلە باوکرد ماز ناکەی؟